سڵاوتان لەبێت. تاوەکو 6 مانگ پێش ئێستا 3 حیزبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەبوون: کۆمەڵەی کۆمەنیست، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. کۆمەڵەی کۆمەنیست وەک حیزبی دایکی کۆمەڵەکان ناودەبرێت و دوو کۆمەڵەکەی دیکە لەم جیابوونەتەوە. کۆمەڵەی کۆمەنیست ساڵی 1969 دامەزرا و لە سەرەتادا ناوی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بووە. ئەم حیزبە کوردیی ڕۆژهەڵات لە ساڵی 1997ەوە بە دەستکێشەی نێوخۆییەوە دەیناڵان، سەرنجام لە ساڵی 2000دا بەشێکیان جیابوونەوە. ئەم حیزبە تازەیە ناوە کۆنەکەی کۆمەڵەیان وەرگرتووە و ناوی خۆیان نا کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران. ئەم کۆمەڵە تازەیەش زۆری نەبرد بەهۆی ناکۆکی نێوخۆییانەوە کە بەشێکیان دژی عەبدوڵڵا موحتەدی سکرتێری حیزبەکە بوون. دوای 6 ساڵ و لە 2007 بەشێکی دیکەیان جیابوونەوە. بەشە جیابووەکە لەلایەن عومەر ئیلخانیزادەوە سەرپەرشتی دەکرا و ئەمانیش سێیەم حیزبیان بە ناوی کۆمەڵەوە دامەزران، بە ناوی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، واتە دوو شەیان لە ناوی حیزبەکەی پێشوو کردەوە: شۆڕژگێڕ و ئێران. تاوەکو 6 مانگ پێش ئێستا ئەم سێ کۆمەڵەیە 3 حیزبی جیاواز بوون و کاری سیاسی خۆیان دەکرد. بەڵام لە 20 مانگی 11 ساڵی ڕابردوودا سکرتێری دوو کۆمەڵەکە کە عەبدوڵڵای موحتەدی و عومەر ئیلخانیزادە بوون لە سویت یەکگرتنی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانیان ڕاگەیاند. سکرتێری ئەم دوو حیزبە خزمەتی لە نێوانیاندا هەیە و باوکیان ئامۆزای یەکدین. بە گوێرەی زانیاریەکانی زووم بەشێک لە بەرپرسانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بێ ئاگای خۆیان لەو یەکگرتنەوەیە نەشاردووەتەوە، گوتویانە کۆبوونەوەکەی سویت بۆ هەماهەنگی و کاری پێکەوەیی و کۆبوونەوە بووە، نەوەکو ڕاگەیاندنی یەکگرتنەوە. نیگەرانەکان هەرەوە نین، بەڵکو بەشێک لە بەرپرسانی ئەو کۆمەڵەیە کە عومەر ئیلخانیزادە سەرۆکایەتی دەکرد لە نێو خۆیاندا گوتویانە کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لەم یەکگرتنەوەیەدا زیانی بەرکەوتووە، لە ژێرفشاری مادی ئیرادەی حیزبەکە تەسلیم بە کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کراوە. هەرچەندە لەگەڵ یەکگرتنەوەی هەردوو کۆمەڵەکەدا عەبدوڵڵای موحتەدی وەکو سکرتێر و عومەر ئیلخانیزادە وەکو جێگیری سکرتێر دیاریکراون، ویستویانە کۆنگرەیەکی هاوبەش بکەن و سەرکردایەتی تازە هەڵبژێرن، بەڵام ئەمە درەنگ کەوتووە و نەکراوە. ڕەنگە ئەم دواخستنەش سەبری ئەوانەی بچڕانتە بێت و وای لێکردبن دژی ڕێکەوتنەکە بوەستنەوە و بەشێک لە بەرپرسانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان دژی سکرتێرەکەی پێشویان بوەستنەوە. لە شەوی ڕابردووەوە عومەر ئیلخانیزادەیان لە ماڵەکەی خۆی لە زڕگوێز تەوقداوە. سەرلەبانی ئەمڕۆ سکرتارێتی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەیاننامەیەکی بڵاوکردەوە و ڕایگەیاند عومەر ئیلخانیزادە جێگیری سکرتێری گشتی کۆمەڵە لە ماڵەکەی خۆی لە ئۆردوگای بانەگەورەی نزیک زڕگوێزی سلێمانی گەمارۆتراوە. کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشان لە بەیاننامەکەیدا و بێ ئەوەی ناوی کەس بهێنێ دەڵێت گەمارۆدانی عومەر ئیلخانیزادە پێچەوانەی پرەنسیپی حیزبیە. ئەو باڵی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان کە دژی عومەری ئیلخانیزادەن و بەوە تۆمەتبارن کە گەمارۆیان داوە لەلایەن ڕەزا کەعبی جێگری عومەری ئیلخانیزادەوە سەرۆکاتی دەکرێن. کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان دەڵێن هێزێکی ئەمنی سەر بە ئیدارەی سلێمانی لە نزیک ماڵی عومەری ئیلخانیزادە جێگیر کراوە. لەبارەی ڕووداوەکەوە عومەر ئیلخانیزادە بە زوومی ڕاگەیاند کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان نەماوە تاوەکو من لە سکرتێری دوور بخەنەوە، بەڵکو 7 مانگ پێش ئێستا هەردوو کۆمەڵەکە یەکیان گرتوتەوە. لەباری ڕووداوەکەی بەرەبیانی ئەمڕۆوە ئیلخانیزادە گوتی ئێستا لە ماڵەکەی خۆمدام بۆ دروست نەبوونی گرژی و نایەوێت لەو بارەیەوە قسە بکات. ئێستا ڕەزا کەعبی کاروبارەکانی سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بەڕێوە دەبات و بە گوتەی خۆیان بێت عومەری ئیلخانیزادەیان لە سکرتێری حیزبەکە دوور خستووەتەوە و دەڵێن لە دوای تێپەڕبوونی چەند مانگێک لە یەکگرتنەوەکە بەهۆی لادان لە ئامانجەکانی یەکگرتنەوە و ناکۆکی سیاسی ئەم پرۆسەیە بە سەرنجام نەگەیشت.
بەیاننامەکەی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان کە لەلایەن ڕەزا کەعبیەوە بڵاوکراوەتەوە دەڵێت وا دەرکەوت ئەم پرۆسەیە بۆ ئەو هاوڕێیانە تەنها هەوڵ بۆ لەناوبردنی کۆمەڵەی زەحمەتکێشان لە پێناو مەبەستە سیاسیە تەسکەکانی خۆیاندایە. کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لە کۆتایی بەیاننامەکەدا ڕێکەوتنی یەکگرتنەوەی هەڵوەشاندوتەوە و نووسیوێتی لەمڕۆوە کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان ژیان و تێکۆشانی سیاسی خۆی درێژە پێدەدات. ئاسوودە بن.